بۆ نمونە ئەمڕۆک جگەرە هەیە، جگەرە حەڵاڵە یا حرامە؟ نەس لەسەری نەهاتووە، ئێمەڵێن حرامە. کابراڵێ ئێخۆ قورئان نەیوتووە جگەرە حرامە، ئێخۆ قورئانش نەیوتووە مخدرات حرامە، مخدرات حەڵاڵە؟ ئەوە هیچ عەقڵێک شتی لەو جۆرە ناڵێ. بەڵێ قورئان تویتی جگەرە حرامە، با ناوشی نەهێنا بێ، باسی عیلەتەکەی کردو، باسی وەسفەکەی کردو. ئێمە حەقمان لەسەر ئیسم و ناو نییە. عەرەق حرامە یا حرام نییە؟ عەرەق حرامە. بۆچی؟ چونکە عیلەتێکی تایە، نەخۆشیەکی تایە. ئەم نەخۆشیە لە هەر شتێکا بێ پێوتری عەرەق، با ناوی عەرەقش نەبێت، کە سەرخۆش بوونە، کە بێهۆش بوونە. كل مسكر خمر، هەموو شتێک کە ئینسان سەرخۆشکە ئەو عەرەقە. جا ئەمڕۆ ناوی زۆری لێ دەنێ، ئیشکالمان لەگەڵ ناوی نییە، باز لە وەسفەکەیکەین. ئەرێ ئەم خواردنەوەیە خۆیتەوە، ئەگە زۆری لێ بخۆیتەوە سەرخۆش دەکا، بەڵێ ئەو عەرەقە حرامە. قەترێکی لێ بخۆیتەوە حرامە. قەواعیدی گشتی هەیە، دێگەی بەبێ ئەوەی تۆ بگەڕێیتەوە ئیش لەسەر دەلیلێک بکەی بۆ ئەوەی کەوە ئەو دەلیلە بەناو ناوی ئەو مەسئلە جوزئیە بێنێکە ئێستا هاتووەتە ئارام.